سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان بە بەرنامەیەکی تازەوە لە خزمەتتاندا بم لەمڕۆ بەدواوە بە ناوی لێکدانەوە و هەڵوێست. ئەم بەرنامەیە چەند بەرگە و بابەتێک لە خۆگرێ کە ئێمە هەوڵە دەین لێکدانەوەی خۆمان لەسەر بابەتەکانی ڕۆژ و هەڵوێستی خۆمان بۆ ئێوەی ئازیز لەم بەرنامەیەدا بخەینەڕوو. یەکەم بابەتی بەرنامەکەمان دەربارەی هەژاریە. مان هەیە بزانین چۆن بەرەنگاری هەژاری ببینەوە. هاوکات لەگەڵ تونبوونەوەی گرژی لە پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی و حکوومەتی ئەمریکا دراوی کۆماری ئیسلامی بەردەوام لە دابەزیندایە و ڕاستی بۆتە پارچە کاغەزێک کە بە زەحمەت بەهای چاپ و بەرهەمێنانی خۆی دابینەکە. بەدوای ئەوەشدا گرانی بێدا دەکات و ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی ژیانی ڕۆژانەی خەڵک دژوارتر و دژوارتر دەبێتەوە. مان هەیە بزانین بۆ بەرەنگاربوونەوەی بارودۆخی ژیانی دژوارتر کە لە ڕێگادایە چی دەبێت بکرێت؟ ئەگەر چینی کرێکار و زەحمەتکێشانی ئێران لە بەرامبەر ئەم هێرشە درڕندانەی ڕژیمی ئیسلامی سەنگەربەندیەکانی خۆی دروست نەکەن، ئەوان بڕیاری خۆیان داوە کە وەک تاکە ڕێگا بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانی ئابووریان ژیانی زۆرینەی خەڵک بەرەو وێرانی ببن. هەر جۆرە دواکەوتن و درەنگ جوڵانێک لەم بوارەدا دەرفەت بە ڕژیمەدا تا ئەم بارودۆخە وەک بارودۆخێکی ناچاری چارەنووس هەڵنەگر بەسەر ئەم کۆمەڵگادا بسەپێنێت و لەم ڕێگایەوە چەند ڕۆژێکی دیکە بە تەمەنی خۆی زیاد بکە. وشیاری ڕێخستن و خەبات کۆڵەکە سەرەکیەکانی ئەم سەنگەربەندیە پێک دێن. هێرشی ڕێکخراو بۆ سەر ئاستی ژیان و بژێوی کرێکاران تەنها بە حرەکەتی هێزی کرێکاران لە ئاستی کۆمەڵایەتیدا تێک دەشکێنرێت. کرێکاران لەم خەباتە گرنگەدا پێویستیان بە هاوبەشی چینایەتی، ئاگایی لەسەر بەرژەوەندیەکانی ئەمڕۆ و داهاتوویان، ناسینی هێزی ڕاستەقینەی خۆیان، هەروەها ڕێکخراوە پیشەیی و سیاسیەکانی خۆیان، ڕێبەرەجێی متمانە و کارامەکانی خۆیان و وانەوەرگرتن لە ڕابردووی خۆیان و لە ئەزموونی خەباتی جیهانی ئەم چینەش هەیە. بەڵام ئەوە جێی خۆشحاڵیە ئەم چینە لەم بوارەدا لە سەرەتای ڕێگادا نییە، بەشێک لەم ڕێگایی تا ئێستای پێواو. چینی کرێکاری ئێران لە ئاستێکی بەرفراواندا ماف و داواکاریە سەرەتاییەکانی خۆی دەناسێت و لەو گۆڕەپانەدا لە زۆر گۆڕەپانی تریش داوەتە گۆڕەپانی جیاوازدا بۆ بەدەستێنانی ئەم مافانە خەباتی کردو. ئێستا پێویستی ڕێخستن و ئاوپشتی بۆتە تێگەیشتنی بەشێکی بەرفراوانی چینی کرێکار و تۆوە سەرەتاییەکانی ڕێکخراوە چینایەتیەکانی کرێکاران لە ناو دیکتاتۆری و سەرکوتی زاڵدا چێندراون. تۆگەلێک کە باڵکردنی هەر نەسیمێکی ئازادی و گۆڕانی هاوسەنگی هێز بە خێرایی گەشە دەکەن. ژمارەیەک لە ڕێبەرانی کارامات جێگیر و جەسوور لە ناو ڕیزەکانی کرێکاراندا پەروەردەبوون. سوسیالیزم بۆتە یەکێک لە ڕەوتە بەهێزەکانی ناو کرێکاران. هەموو ئەمانە تووشەی ڕێگان کە ئەم چینە کۆی کردوێتەوە. بەڵام ڕوونەکە هێشتا بەڕادەیەک نییە کە بۆ گەیاندنی کرێکاران بە ئامانجەکانیان بەس بێت. خەباتی کرێکاران لە ساڵی 1403دا بۆ پاشە کشەپێکردنی هێرشی ڕژیم و سەرمایەداران یەکێک لە گۆڕەپانە پڕجۆش و خرۆشەکانی خەباتی سیاسی و چینایەتی داهاتوو دەبێت. با بە ئامادەی هەرچی زیاترەوە پێشوازی لەم خەباتە بکەین. خور موجی دریای کرێکار دژی سەرمایە ئەووەریە یاد سربوو بە خوێنمان شەقامی شاران شەقی برقەڵای سەرمایەداران زنجیری کۆنیە دارم ساڵە لە پشێو داد و حۆکمی بەتاڵە کرێکاری هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خولقە سەرساڵە ئەڵێن ئەمە بڕیارە
بریاری ڕۆژیەکی هەیارە یەکی هەیارە گرفت کارە نیجیهان یەک گرفت سەرفی چارە دوست لەداست خۆ گرفت لەداست خۆ گرفت سەرفی چارە دوست لەداست خۆ گرفت برهم هنری بزیوی انسان پرولیتاریان چی شورش وار سال و سجار کنتم و استام دیسان قایم در استام و استام شورشی مادنی اکتب ریخنی شورشی من بوده پادیلنی گریکاری هاتوین میدن ألين حركارا إنساني خلقا سسارا ألين أما بريارا برياري رجية يا يارا يا يارا گرفتارا نیجیهان یک گرفت سرفی چارا روز لداست خو گرفت لداست خو گرفت سرفی چارا روز لداست خو گرفت البصار زينم روشن تر أكام لبو رباري خم حذر أكام هم صالكي شوالي أيار هالي دبجيرم دشتس كوتي بار امپرياليزمو فرصت پرستن كپيان وابو ميجويان وستان گريكاري هاتوين ميدان ألين حركارا إنساني خلقا سسارا ألين أما بريارا برياري رجية يا يارا يا يارا گرفتارا نیجیهان یک گرفت سرفی چارا روز لداست خو گرفت لداست خو گرفت سرفی چارا روز لداست خو گرفت سنور نام گره لسرم مرزا سرمایه داری دین ملزا دلرزنگا شارون کاسو یک دگری لدور آلی سوری خو پشتم بگرن و دست خنادسه براو سوسیالیم روزا ابسته گریکاریم هاتوین میگن ألين حركارا إنساني خلقا سسارا ألين أما بريارا برياري رجية يا يارا يا يارا گرفتارا نیجیهان یک گرفت سرفی چارا روز لداست خو گرفت لداست خو گرفت سرفی چارا روز لداست خو گرفت بەڵێ عزیزان با لێرەدا باسێک بکەین لە قەیرانەکانی کۆماری ئیسلامی. هەمومان نەزانن کە کۆماری ئیسلامی لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاریەوە تا بە ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ تووشی قەیرانی جۆرا و جۆر بووە. قەیرانی کۆماری ئیسلامی ئێستا چارە هەڵنەگرە. لە کاتێکدا هەر ڕۆژێک هۆکارێکی دیکە لە قەیران بە هۆکارەکانی پێش و زیاد دەبێت ڕژیم وا بیرەکاتەوە کە بە شاردنەوەی لە چاوی میدیای فەرمی ئێران گویا دەتوانێت کاریگەریەکەی لە ژیانی ڕۆژانەی کرێکاران و ببورن توێژە کەم داهاتەکەی وڵاتیش بشارێتەوە. ئەگەر باسی ئەمڕۆ بکەین دوو هۆکاری نوێ دەکرێت بە
کۆمەڵی هۆکارەکانی قەیرانی ئابووری زیاد بکەن. یەکێکیان سەپاندنی گەماروی ئابووری زیاتر بەسەر کۆماری ئیسلامی بەهۆی ماجەراجوویە ئەتۆمیەکانی ئەم ڕژیمەیە. هۆکاری دووەم کەمبوونەوەی داهاتی هەناردەی نەوتە کە قەیرانێکی زۆر گەورەیە. بە پێی راپۆرتەکان ئێستا ملیێنان بەرمیل نەوتی خاوی ئێران لە ناو کەشتیە زەبەلاحەکاندا کۆگا کراوە کە بە دوای دۆزینەوەی کڕیاردا. ئاژانسی ڕۆیترس لە زاری شارەزایانی بازاڕی نەوتەوە دەڵێت ئێستا 20 نەوتکێشی زۆر گەورەی هەڵگری نەوتی خاو بوونەتە مەخزن بۆ ڕاگررتنی نەوتێک کە نافرۆشرێت. 2 هەفتە پێش 12 کەشتی لەم جۆرە چاوەڕێی کڕیار بوون لە کاتێکدا کۆماری ئیسلامی ئامادەیە بە نرخی زۆر کەم بیان فرۆشێت. بەهۆی ترس لە گەمارۆنیەکانی ترامپ کەس و هیچ وڵاتێک ئامادە نییە لێ بکرێت بۆ ڕژیمێک کە بنەمای ئابوووریەکەی لەسەر داهاتی نەوت دامەزراوە و پشت بە فرۆشتنی ڕۆژانەی نەوت دەبەستێت بۆ ڕژیمێک کە دەستگای دەوڵەتی گەندەڵ و بەرینی یەکێکە لە گرانترین دەوڵەتەکانی جیهان ئەم جۆرە بە سفرگەیشتنی داهاتی نەوت ڕاستی بۆی قابلی تەحمل نییە. بەڵام کۆماری ئیسلامی تا ئەو جێگایی کە بتوانێت ناڕەزایەتی کرێکاران و توێژەکەم داهاتەکان بە شێوازی جۆرا و جۆر کۆنتترۆل بکات باری قەیرانی ئابووری خۆی دەخاتە سەرشانی ئەوە. بێکارکردنی بەرفراوان و لەم ڕێگایەوە برسیکردنی بنەماڵە کرێکاریەکان، کەمکردنەوەی تێچووی خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی و خانەنشینی، کەمکردنەوەی تێچووی پەروەردە و فێرکردن، بڕینی یارمەتیەکانی دەوڵەت بۆ باخچەی ساوایان و سیاسەت هاوشێوەکانی دیکەی هەمویان لەو ڕێگەیانن کە ڕژیم بۆ کەمکردنەوەی قەیرانی تووشبووی گرتوویەتیە بەر. نیگەرانیەکانی ڕژیم لەبارەی ناڕەزایەتیەکانی کرێکاری بەڕوونی دەکرێت لە بەرنامەکان و بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار کە لە ئێستاوە دامادەکاریدان بۆی ببینرێت. ڕێکخراوەی خانەی کارگەر و ژمارەیەک لە ڕێکخراوە زەردەکانی دیکە کە هیچ نین جگە لە ئامرازی ڕێگری لە گەشە و پەرەسەندنی بزوتنەوەی کرێکاری کەوتونەتە جموجۆڵ تا لە کاری بەڕێوەبردنی مەراسمی سربەخۆی کرێکاری لە ڕۆژی جیهانی کرێکاردا بربەست دروست بکەن. ڕژیمێک کە توانای تەحمڵی مەراسمی نادەوڵەتی یەک ڕۆژەشی نییە بە فریداونی خەڵک لە بری یەک ڕۆژ یەک هەفتەی وەک هەفتەی کرێکار دیاری کردووە. لە بارودۆخێکدا کە سیاسەتی ناوچەی کۆماری ئیسلامی بە تەواوی شکستیان خواردووە و ملیاردەها دۆلار کە بۆ ئامانجی ماجەراجویانەی ڕژیم لە ناوچەکەدا خەرج کراوە بێ ئەنجام ماوەتەوە، ڕژیم بە ڕیسوایی تەواوەوە لە پێگە ناوچەیەکانی پاشەکشەی کردووە. لە بارودۆخێکدا فشارەکانی دەوڵەتی ئەمریکا ڕێگایەکی جگە لە ملکەچبوونی بێمەرج بۆ خامنەی و دارودەستەکەی بێجگەلەوە بەجێ نەهێشتووە. لەوەها بارودۆخێکدا ئەگەر کرێکاران و خەڵکی زەحمەتکێش خۆیان بە بیری خۆیان نەبن، ئەم ڕژیمە توانای ئەوەی هەیە کە باری هەموو ئەم بەڵاو موسیبەتانە بخاتە سەرشانی توێژە هەژار و کەم داهاتەکان. نابێت ڕێگە بدرێت کە خواستەکانی کرێکاران و توێژە هەژارەکانی کۆمەلگا لەژێر هەراوهوریای سازشی ئەمڕۆیان سبەینەی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا دابپۆشێت و خەڵک بۆ ماوەیەکی دیکە لە چاوەڕوانیدا هێڵنەوە. ئەنجامی ئەو کێشمەکێشە لە کۆتاییدا بەسراوەتەوە بە هێزی بزوتنەوەی کرێکاری. هەموو نیشانەکان ئەوە نیشان دەدەن کە ڕژیم ناتوانێت بە قۆڵکردنەوەی نەهامەتی و ڕۆژڕەشی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە بێپەرەسەندنی قەیرانی سیاسی تێپەڕێنێت. لە ڕاستیدا ئەم شەپۆلە دەستی بە حرەکەت کردووە و بەردەوامیش بەهێزتر دەبێت. لەم خەباتەدا کرێکاران شتێک جگە لە زنجیرەکانی دەست و پێیان لە دەست نادەن. ناوبڕێکی کورت بدەین دێمەوە خزمەتە. ڕەنگیژین و یەشی نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارێکم من لە ژێری
حکمی نداد پروری و بسپران واد ایڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەتامەمان بەشمێنەکەی نابێ ئەبد زیمان پڕکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڵیانی ڕەنگی گەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان ناداد پروری نشر لیادم آدم هی من بولتنان هر هولدم بیکارکم من لجری حکمی ناداد پروری و بسپران وادی غموا دنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان کۆیشان من ناڕوهێنێ ورای بەرز و مافی ڕوونمان ئەو دەمەی دەمانەوێ فڕوکەینە و شەقامەکان ڕۆژێگارێک هەمردن شانازی و کۆڵەدان بۆ تەڕەمپی سووری پیاوان و شوێنەکان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان سڵاوێکی دووبارە ئازیزان با لێکدانەوە هەڵوێستێکی ترمان ببێ ئەمجارە دەربارەی بابەتێکی زۆر گرنگ زۆر تاریک و سامناک لە مێژووی کۆماری ئیسلامیدا بە ناوی ئیعدام لە بەرامبەردا کەمپەینێک دروست بووە لە سەراسەری ئێران لە زۆربەی زیندانەکان کە ئێستا ئەمان هەیە باسێکن لە 63مین هەفتەی کەمپەینی سێشەممەکانی نا بۆ سێدارە لە 38 زیندانیێرە 63مین هەفتەی کەمپەینی مانگرتن لە خواردنی زیندانیان واتە سێشەممەکانی نا بۆ ئیعدام دوێکە لە 38 زیندانی وڵات بەڕێوە چوو لە بەیاننامەی 63می ئەم کەمپەینەدا هاتووە ئێمە ئەندامانی کەمپەینی سێشەممەکانی نا بۆ ئیعدام لەگەڵ دەربڕینی نیگەرانی قوڵ لە زیادبوونی هەڕەشەی جێبەجێکردنی حکمی ئیعدام دژ بە زیندانیانی سیاسی و عەقیدەتی ئەم حکمانە بەتوندی محکوم دەکەین و سەبارەت بە بڵاوبوونەوەی لە سێدارەدانی زیندانیانی تاوانی کۆمەڵایەتی محکوم بە ئیعدام هۆشداری دەدەین. دەقی بەیاننامەکەمان لەبەردەستە مێستا پێشکەش بە ئێوەی ئازیز یەکەم لەم بەیاننامەیەدا بەم شێوەیە دەست پێکات کە بە کۆتایی هاتنی پشوەکانی نەورۆز کە لە ماوەکەیدا ڕێژەی لە سێدارەدان بە شێوەیەکی ڕێژەی کەمی کردبوو جارێکی دیکە شایەتی زیادبوونی بەرچاوی دەرکردن و جێبەجێکردنی حکمی ئیعدامی لە ڕۆژانی دواییدا ژمارەیەکی زۆر لە زیندانیان بۆ جێبەجێکردنی حکم گوازراونەتەوە بۆ کەرەنتینە. ڕۆژی دووشەممە لانیکەم 10 زیندانی لە زیندانی قزل حەساردا گوازراونەتەوە بۆ بەندی ئەمن کە پیشاندەری ئەگەری نزیکی جێبەجێکردنی حکمی ئیعدامکردنیانە. هاوکات لەگەڵ ئەم چڕکردنەوەی سەرکوتە ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان لە کۆتایی 58مین کۆبوونەوەی لە ژنەڤ بە پەسەندکردنی بڕیارنامەیەک پێشێلکردنی بەرفراوانی مافەکانی مرۆڤ لە ئێرانی محکوم کرد و ئەرکی راپۆرتێری تایبەت و دەستەی ڕاستی دۆزی سربەخۆی بۆ ساڵێکی دیکە درێژ کردەوە.
لە درێژەی بەیاننامەکەدا دەڵێت هەروەها لە هەمان هەفتەدا پەرلەمانی ئوروپا بە دەرکردنی بڕیارنامەیەک شەپۆلی بەرفراوانی لە سێدارەدان لە ئێران و پشتڕاستکردنەوەی حکمی لە سێدارەدانی مەهدی حەسەنی و بێهروز ئێحسانی مەحکوم کرد و جارێکی دیکە داوای ئازادکردنی سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی هەروەها ڕاگەیاندنی تێرۆریستبوونی سوپای پاسدارانی لەلایەن یەکێتی ئوروپاوە کرد. لە درێژەدا ئاماژە بەواکرێ کە لەگەڵ ئەوەشدا دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەبێ گوێدان بە فشار و ناڕەزایەتیەکانی ناوخۆیی و نێودەوڵەتی هەروە بەردەوامە لە ڕەوتی سەرکوت و دەرکردنی حکمی مەرگ. بۆ نمونە داواکاری پێداچوونەوە بۆ پەخشان عەزیزی زیندانی سیاسی کورد بۆ دووەمین جار لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە ڕەت کراوەتەوە و مەترسی جدی جێبەجێکردنی حکمی ئیعدام زیاتر لە پێشتر زیادی کردو. هەروەها کەریم خۆجەستە زیندانی سیاسی دیکە لە زیندانی لاکانی ڕەش بە تۆمەتی بەغی تۆمەتبار کراوە کە دەکرێت پێشەکی دەرکردنی حکمی ئیعدام بێت بۆ ئەو. لە کۆتاییدا بەیاننامەکە دەڵێت ئێمە ئەندامانی کەمپینی سێشەمەکانی نابۆ ئیعدام لەگەڵ دەربڕینی نیگەرانی خۆڵ لە زیادبوونی هەڕەشەی جێبەجێکردنی حکمی ئیعدام دژ بە زیندانیانی سیاسی و عەقیدەتی ئەم حکومانە بەتوندی مەحکوم دەکەین و سەبارەت بە بڵاوبوونەوەی ئیعدامی زیندانیانی تاوانە کۆمەڵایەتیەکانی مەحکوم بە ئیعدام هۆشداری جدی دەدەین. هەروەها لەگەڵ سوپاسگوزاری لە پشتگیریە نێودەوڵەتیەکان داواکارین کە کۆمەلگای جیهانی بەردەوامبوونی هەر جۆرە پەیوەندی یان مامەڵەیەک لەگەڵ کۆماری ئیسلامی مەرج کات بە هەڵوەشاندنەوەی تەواوی سزای ئیعدام. هەروەها لەم بەیاننامەیەدا لیستێک لەو زیندانانەی کە لە هەفتەی 63یەمدا لە کەمپینی سێشەمەکانی دژ بە ئیعدام لە مانگرتن لە خواردندا بەشداریان کردووە لەم بەیاننامەیەدا ئاماژەی پێکراوە کە لێرە دانە بەدانە زیندانەکانتان بۆ دەخوێنمەوە. زیندانی ئەڤین بەندی ژنان، بەندی 4 و بەندی 8، قزل حسار 1 3 و 4، کەرەج، تارانی گەورە، خۆرینی وەرامین، چوبێندەری قەزوین، عێراق، خۆڕەماوە، ئەسەداوای ئیسفەهان، دەستگردی ئیسفەهان، شەیبانی ئەهواز، سپیداری ئەهواز هەم بەندی ژنان و هەم بەندی پیاوان، نظامی شیراز، عادڵاوای شیراز ئەویش هەم بەندی ژنان و پیاوان، بەرازجان، ڕامهۆرمۆز، بەم، کەهنوج، تەبەز، جوین، مەشهەد، گونبەتکاووز، قایمشار، لاکانی ڕەشت هەم بەندی ژنان و هەم بەندی پیاوان، ڕووتسەر، هەویقی تالش، دیزڵاوای کرماشان، ئەردەبیل، تەورێز، ورمێ، سەڵماس، خۆی، نەغەدا، میاندواو، سەقز، بانا، مەریوان و کامیاران. درودی منو دیدم بیر و باوری شورشگرانەی زیندان سیاسەکانە ئەوانەی لە لەگێر سەختترین ئەشکەنجەدا بیر و باوری شۆرشگەرانەی خۆیان بناکەن. من ئەو دیلم لە زیندانی تاریکا هاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوم بەناوەزار هەڵقەیداری باریکە حافظنجیر ئەبچرینی هەنگاوم حافظنجیر ئەبچرینی هەنگاوم. من ئەو دیلم لە پشورەی کۆڵاوە ئاسۆی هێوای گەشم مەرگی ناکەم ئاسۆی هێوای گەشم مەرگی ناکەم. باگری سور بروی آسمان و
آینامەی بڕواکەم مادەمێتی زۆر بەیگالم لا پشتە دێڕێ گۆڵە و تسەرەمە بۆ خاستم دێڕێ گۆڵە و تسەرەمە بۆ خاستم من ئەو دیدەم لە پشورەی پۆڵاوە ئاسۆی وای گەشم مەرگیز وێ ناکەم ئاسۆی وای گەشم مەرگیز وێ ناکەم من ئەو دیدەم کە سرنجی بێباکم سڵ لە چاوی پڕ لە قینی زقناکەم دانە چیری گورگی هاری سارلاکم زاتیانی نالەزیوم لە قێناکەم زاتیانی نالەزیوم لقيناكم من أوديلم لا بشوري بولا آصوي واي قاشم مرجيز ويناكم آصوي واي قاشم مرجيز ويناكم من ئەو دیدەم کە سرنجی بێباکم سڵ لە چاوی پڕ لە قینی زقناکەم من ئەو دیدەم کە دیلکاری زۆر دارم دڵی لەبەر گۆری ناڵم ئەلەرزێ تا شڕتر کا کڵبەی لاشی زام دارم خۆی خراپتر لە ناخێنا ئاگەوزێ خۆی خراپتر لە ناخێنا ئاگەوزێ من ئەو دیدەم لە پشورەی پۆڵەوە ئاسۆی وای گەشم مەرگیز وێ ناکەم ئاسۆی وای گەشم مەرگیز وێ ناکەم ئاسۆی وای گەشم مەرگیز وێ ناکەم. وەڵە بینەرانی خۆشەویست لە درێژەدا ئەمانەوێ تیشکی خەینە سەر پرسی کرێکاران دووبارە. گیانبەختکردنی کرێکاران لە کانزاکانی ئێران هەروە بەردەوامە. 7 مانگ دوای ڕووداوی کانزای تەبەست کە تێیدا 53 کرێکار گیانیان بەخت کرد ڕۆژی یەکشەممە هەفتەی خاکەلێوە بەهۆی ڕوخانی کانزای ئاسن لە گوندی عەبدوڵاوای مەهاباد. کرێکارێکی کانزا بە ناوی حەسەن فەلاح بەداخەوە گیانی لەدەستا و کەسێکی دیکەش بریندار بوو. لەم ڕووداوەدا 5 کرێکاری کانزا تووشی ڕوودا بوون. کەماڵ ئەحمەدی بەخشداری ناوەندی مەهاباد هۆکاری ڕوخانی کانزاکەی بۆ بارینی چەند ڕۆژی ڕابردوو گەڕاندوێتەوە. بە ماوەی 1 ڕۆژ لە ئێوارەی دووشەممە 18 خاکەلێوە بەهۆی گازگرتن لە کانزای خەڵوزی بەردینی جەواهیر لە ناوچەی مێهماندۆی دامغان 7 کرێکار گیانیان لەدەستا. ئەمەش یەکەمی ڕۆژی چالاکی دۆزینەوەی ئەم کانزایە بوو دوای ماوەیەکی زۆر وەستانی چالاکیەکەی. کرێکارانی گیانبەخت کردو کە 3 کەسیان هاوڵاتی ئەفغانستانی بوون لە تۆنێلەکانی کانزاکەدا گیریان خوارد و تەرمەکانیان دوای چەندین کاتژمێرێک لە کانەبەردەکە لە کانزاکە دەرهێنرا. ناوی کرێکارانی کوژرا و لەم ڕووداوەدا ئەحمەد شیکاری، ببورن ئەحمەد شکاری،
مەهدی گیلەکی، هانی گیلەکی، تەڵا حوسێن ئیبراهیمی کە هاوڵاتیەکی ئەفغانستانی بووە و دوو کەسی تر لەوانە مجتەبا ئەکبەری و عەلی ئیبراهیمی، ئەم سێ کەسە کە لە کرێکارانی ئەفغانستانی بوون و مرتەزا شکاری بەڵێندەری کانزا ڕاگەندراوە. محەممەد سادق ئەکبەری سەرۆکی گشتی دادگستەری پارێزگای سمنان هۆکاری مردنی کرێکارانی ئەم کانزایی بە گازگرتن ڕاگەیاند و بەپێی ڕەوتی هەمیشەیی لە پێکێنانی پەروەندەی دادوەری بۆ پێداچوونەوە و ڕەهەند و هۆکارەکانی ڕوودانی ئەم ڕووداوە هەواڵی داوە. محەممەد جەواد کولیوەند ئۆستانداری سمنان بەبێ ئاماژەکردن بەوەی کە لە نەبوونی ئاسایشی پێویست چۆن کرێکارانی ئەم کانزای ناچار بەکارکردن کراون، هەڵەی تاکە کەسی و هەڵەی ژمێرکاری بە هۆکاری سەرەتایی ڕوودانی ڕووداوەکە داناوە. ئەمە لە کاتێکدایە کە سەعید سەمەدی سکرتێری کۆمەڵەی خەڵوزی بەردینی ئێران وتی ئەم کانزایە سیستمی ئەمنیەتی و ئیمەنی نەبووە و ئەندامی کۆمەڵەی خەڵوزی بەردین نەبووە. وەزارەتی کاریش وەک ڕووداوەکانی پێشووی کانزاکانی ئێران ڕایگەیاند کە تیمی هەڵسەنگاندنی ناردووە و بەڵێنی پێداچوونەوەی وردی داوە. بەم شێوەیە لە دوو ڕۆژی سەرەتای ساڵی نوێدا 8 کرێکاری کانزا بوونە قوربانی. ئەم ڕووداوانە جارێکی دیکە پیشانی دەدەن کە خەمساردی بەرپرسان بۆ ئەمنیەتی کرێکاران و لاوازی چاوەدێری هەروەها گیانی کرێکارانی کانزا دەکاتە قوربانی. سەرڕای بەڵێنەکانی بەرپرسانی دەوڵەت دوای کارەساتەکانی پێشوو هیچ گۆڕانێکی بنەڕەتی لە ئەمنیەتی و ئیمەنی شوێنی کاری کانزاکاندا ڕووی نەداوە. تەقینەوەی کانزای خەڵوزی بەردینی کۆمپانیای کانزاجوو لە 31 مانگی شاریوەری 1403 هەتاویدا هەروەها بەهۆی هەڵچوونی کتۆپڕی گازی مێتان لە کانزاکەدا ڕوویدا. ڕێژەی ڕووداوەکانی کار و گیان لە دەستانی کرێکاران بەهۆی ئەوەوە بەردەوام لە ئێران ڕوو لە زیاد بوونە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی پزیشکی دادوەری ئێران لە شەژمانگی یەکەمی ساڵی 1403دا بە تەنیا 1077 کرێکار بەهۆی ڕووداوەکانی کار گیانیان لەدەستداوە. بەم شێوەیە لەم ماوەیەدا نزیکەی 200 کرێکار لە هەر مانگێکدا و نزیکەی 50 کرێکار لە هەفتەیەکدا بەهۆی ڕوودانی ڕووداوی کار و خەمساردی خاوەنکاران و بەرپرسانی دەوڵەتی گیانیان لەدەستداوە. زاڵبوونی گرێبەستەکانی کاتی کار لە هەموو کارگەکان و ترس لە دەرکردن یان درێژکردنەوەی گرێبەستەکانی کار، نەبوونی چاودێری پێویست بۆ ئەمنیەتی کانزاکان و نەبوونی ڕێکخراوە سربەخۆکانی کرێکارانی کانزا لە ئێران هەموومانە لەم هۆکارانن کە دەبنە هۆی ئەوەی کە کرێکاران گیانی خۆیان لەم ڕووداوانەدا لەدەست بدەن و لە هەر جۆرە ناڕەزایەتی و ڕەخنەیەک و کەم و کوڕیەکی بەردەستیش خۆیان ببوێرن. بینەرانی عەزیز، گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێستی ئەمڕۆمان. هەموو ڕۆژێک هەوڵەدەین ئەم بەرنمەیە پێشکەش بێەوەی ئازیز بکەین و چەند بابەتێکی ڕۆژ بێنینە بەرباس و لێکۆڵینەوە و هەڵوێستیان لەسەر بن. سپاس کە تا کۆتایی لەگەڵمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان. هەر بژین. ای داغ از قلب پریشانم چه میخوایی؟ ای جای زخم کهنه از جانم چه میخوایی؟ دریاچه خشکیده در آغوش خود دارم، باران سرخ از ابر چشمانم چه میخوایی؟ ای وای از این، ای وای از این از دست دادن ها، ای مرگ از جان رفیقانم چه میخوایی؟ آرامشم کو، خندم کو، اعتمادم کو، بی هیچم و
شماریم ما گریه های چشم های انتظاریم ما سرزمینی دور و تنها در غباریم ما چیزی به غیر از غم به غیر از هم نداریم ما حسرت یک خنده دنبال داریم ما خسته از این روزهای بیقراریم دنیا بگو غم بیشتر از این نخواهد ماند دنیای بی رویای ما غمگین نخواهد ماند چیزی بگو آرام کن آشفتگی ها را در سینه ها این بغض سرسنگین نخواهد ماند ای چرخ بازیگر بگو بالا نشین را جای من و ما تا ابد پایین نخواهد ماند فریاد این غمخانه خاموشی نخواهد داشت فرهاد این افسانه بی شیرین نخواهد ماند فرهاد این افسانه بی شیرین نخواهد ماند ما وارثان دردهای بیشماریم ما گریه های چشم های انتظاریم ما سرزمینی دور و تنها در غباریم ما چیزی به غیر از غم به غیر از هم نداریم ما حسرت یک خنده دنبال داریم ما